سڵاوتان لێبێ گوڵەکانی پۆلیسێ، هیوادارم زۆر باش بن. ئەم وانەیە باسی پەز ئەەکەین، ڕەنگە ئێوە بپرسن پەز چییە؟ وەڵام دواتر وەڵامیشتانەیەمەوە بەباشی گوێم لێ بگرن و لەگەڵما بن. باشە من ئێستا جارێک وانەکە خوێنمەوە و دواتریش باسیەکەم. باشە لالە شاسوار باخەوانی چاکە، حەز لە دار و درەخت دەکات، لە باخەکەیدا هەموو جۆرە داری میوەیەک هەیە. ڕۆژێک دوو مەڕ لە مەڕەکانی کاک ڕۆستەم هاتبوونە ناو باخەکەی لالە شاسوار و زیانیان بە باخەکە گەیاندبوو. لالە شاسوار بەمە تووڕە بوو، چوو گازاندەی گازندە ینی گلەیی لە کاک ڕۆستەم کرد و پێی گوت: من نازانم ئەم پەزانەی تۆ سوودیان چییە؟ بۆ وازیان لێ ناهێنیت؟ بۆ ناییت وەکو من ببیت بە باخەوان، هەمیشە لە نێو گوڵ و چیمەن و دارستاندا بژیت و کام میوەی خۆشە بێخۆی؟ سیرکەن لێرەیە یەکەم جاروتی چی؟ ڕۆژێک دوو مەڕ لە مەڕەکانی کاک ڕۆستەم هاتووەنە ناو باخەکەەوە. کاک ڕۆستەمیش لالە شاسواری ژاڵێ: من نازانم ئەم پەزانەی تۆ. کەواتە پەز یعنی چی؟ یعنی مەڕ. ببرن ئێستا بۆتان ڕوون بۆ تۆ کە پەز یعنی مەڕ. باشە ئەنجا کاک ڕۆستەم وەڵامی دایەوە: لالە شاسوار، پەزەکانی من ئەگەر سوودیان لە درەختەکانی تۆ زیاتر نەبێت کەمتر نییە. با پێت بڵێم، مەڕەکەی من دەزێت، بەرخێک یا دوانی دەبێت. دەزێت یعنی مناڵیە بێت، یعنی هەمە چۆنەڵێن ژنێک دوو گیانە کە مناڵێکە بێ، هەمیش ئەگەر مەڕێک بەچکەیەکی لە سکا بێت ئەوە ئەڵێن زاوە یان دەزێت. شیری هەیە دەیدۆشین، لە شیرەکەی ماست، فرۆ، پەنیر، فەریکە ڕۆن، شیرێژ، کەشک، گەلێک شتی دی دروست دەکەین. هەموو ساڵێک مەڕەکانم بەجەو دەبڕمەوە و لە خوریەکانیان ئەم شتانە دروست دەکرێت: جل و بەرگ وەک فەرەنجی و پەستەک، گۆرەوی، لەپک و پووزەوانە، هەروەها بەرماڵ و جاجم، بەڕە و مافور، تێڕ و گەلێک پێویستی دیکەی ناوماڵ. ئەگەر حەزمان لە گۆشت کرد سەری دەبڕین و جگە لە گۆشت سەر و پێ و سی و جەرگەکەشی دەخۆین. اینجا پێستەکەی دەکەین بە مەشکە و کوندە و هەمبانە، دەهۆڵ و دەف و قایش و قڕۆش و زینی وڵاغیشی لێ دەکرێت. کەواتە پەسەکانی من بێسوود نین و بەکەڵکن. لالە شاسوار پێکەنی و گوتی: باشە کاک ڕۆستەم، ئەوە زانیم پس سوودی زۆرە، بەڵام مەهێڵە بچنە ناو باخەکەی منەوە. کاک ڕۆستەم لە وەڵامدا گوتی: وەی بەسەر هەردوو چاوم. باشە ئازیزەکانم، سیرکەن بابەتەکەمان گفتوگۆی نێوان دوو کەسە کە یەکێکیان باخی هەیە، یەکێکیشیان پەز. وتیشمان پەز یعنی مەڕ. مەڕەکانیش لێرەیە دیارن. ئەم دوو کەسە گفتوگۆیەکیانە بێ. گفتوگۆکە چییە؟ بەهۆی چی بووە؟ ئەوەیە کە مەڕەکانی مام ڕۆستەم چۆتە ناو باخەکەی لالە شاسوارەوە. لالە هەنێک جار بە مانای خاڵی ژێت، ڕەنگە وەکو خاڵە شاسوار ئەم بەستی بێ، لە هەندێک شوێن وای پێڵێن. باشە مەڕەکانی کاک ڕۆستەمە چێتە ناو باخەکەی لالە شاسوارەوە. ئیتر ئەویش گلەی لێکە، چونکە مەڕەکان زیانە گەێنن بە باخەکە. ئەڵێ بۆچی واز لەو مەڕانە نایێنیت وەکو من بیت باخێک بکەیتەوە بۆ خۆت، سوودی زۆرە. بەڵام لەویایە کاک ڕۆستەم وەڵامی هەیەتەوە، جاوەڵامەکەی زۆر گرنگە. ئەڵێ پەزەکانی من ئەگەر سوودیان لە درەختەکانی تۆ زیاتر نەبێ کەمتر نییە. با پێت بڵێم، مەڕەکەی من دەزێت بەرخێکیان دوانیە بێت. وتمان یعنی ئەم بەرخە مناڵی بێت، زۆر دوانسیانێکیە بێ، ئەوەش دیسانەوە مەڕەکانی زۆرترەکە. شیری هەیە و ئەیدۆشین، ئەمە لە مەڕەکە توانین شیری لێ بخۆین. لە شیرەکەی لەم شیرە چی دروستەکرێ؟ ماست، فرۆ، پەنیر، فەریکە ڕۆن، شیرێش، کەشک. زۆربەی ئەمانە هەموویان با بڵین خواردنی بەیانیانن. ئێوە وتان بەیانیان پەنیرە خۆن، ماستە خۆن،
ئەنجا لە پەنیر جۆرەها شتیکە دروستەکرێیان لە ماس جۆرەها شتیکە دروستەکرێ هەموو ئەمانە خواردنی بەیانیانن زۆر بەشیان خواردووە کەواتە ئەم هەموو ئەمانە بەرهەمی چین بەرهەمی مەڕن. ئەنجا دوای ئەوە ئەڵێ هەموو ساڵێک مەڕەکانم بە جەو دەبڕمە و لە خوریەکانیان لە خوری مەڕەکە ئەمانە دروستەکەم جلوبەرگ وەکو پەستەک و فەرەنجی پەستەک چۆغەشی پێڵێن نەجار هەر جلوبەرگێکی کوردیە گۆرەوی لپک و پوزەوانە لپک و پوزەوانە چیە لپک یعنی دەستکێش باشە بەڵام دەستکێشێکی خوری نەک چەرم باشە کە لە کاتی زستانانە زۆربەتان لە دەستان کردووە هەم خوریش و هەم چەرمەکە ئەوە ینی ئاژەڵێکی ترە بەڵام خوریەکەی هی مەڕە پوزەوانش ئەکرێتە قاچ ئەوش هەر لە خوری ئەتوانین دروستیکەین. هەروەها بەرماڵ و جاجم بەڕە و مافور تێڕ و گەلێک پێویستی دیکەی ناوماڵ هەموو ئەمانش ئەو شتانن کە لە ناو ماڵایەن کە ئەمانە بۆ لەبەرکردن نین بەرماڵەوەیە کە نوێژی لەسەرەکەین جاجمیش هەر شتێکی خوریە هەیە گەورەیە هەیە بچووکە ئەویش بە پێی حەجمەکەی ئیتر یان لەسەر مێز و کورسی و ئەوانە دایان ناوە یان بە هەریەکەی بۆ شتێک بەکارێنرێ ڕەنگە هەنێکتانەتان بێ ئیتر بەڕۆ و مافور ئەوانش ئەوەن کە لە سەری دانیشین هەنێجار بۆ سەیران و شت ئەبرێیان لە ماڵا هەردا ئاخرێ هەموو ئەمانە لە چی دروستەکرێن ئەم هەموو سوودی کە باس کراوە هەمووی سوودی چین سوودی بەخێوکردنی مەڕن کەواتە لەوێیە کاک ڕۆستەم ڕاستی کرد ئەو سوودەکانی مەڕەکەی زۆرترە لە باخەکەی ئەو هەرچەنە ئیتر ئەم ڕەنگە باخەکەش سوودی خۆی هەر هەیە ئەو ناڵێک کە سوودی هەر نییە بەڵام لەویایە بۆی پێمان بڵێ کە سوودی مەڕ چییە کە سوودی زۆری هەبوو بەم شێوەیە ئێمە تێگەیشتین و چیرۆکێکی خۆشیش بوو لە نێوانی ئەم دوو کابرایە مام ڕۆستەم و لالە شاسوارە. لێرەشە ئەم واتای وشەکان پەس وتمان ینی مار گازەندە ینی گلەی هاڵێت و گلەیم هەیە گلەی و گازەندەم هەیە جەو قەلەغ مەقەسی مەڕبڕینەوە لیرەیە بەکاری هێناوەڵێ هەموو ساڵێک مەڕەکانم بە جەو دەبڕمەوە هەنێجار قەلەغیشی پێوتێ مەقەستی مەڕبڕینەوە ینی ئەو مەقەستەی کە چی پێەکەین خوری مەڕەکەی پێ لێەکەینەوە باشە. ئەم دووڕایەنانە بکەن بە تایبەتی ئەم ڕاهێنانی دوم زۆر گرنگە ناوی 5 بەرهەمی شیری مەڕ بژمێرە ناوی 5 شت بڵێ کە لە خوری دروست بکرێن هەردووکیان جواب بنەوە هەروەها ئەگەر دەتوانن هەمووی بنووسنەوە ئەگەر بۆشتان زۆر بوو هەتا ئێرە بنووسنەوە باشە بابەتەکەمان هەر ئەوە نەبوو و هیوادارم سوودی هەبوو بێ بۆ هەمووتان سپاس بۆ گوێگرتنتان.